دیمەن و شلێر دوای تەواوکردنی خوێندنیان لە زانکۆ و پەیمانگا بێهیوابوونیان وەک سەدان گەنجیتری کوردستان لە پرۆسەکانی دامەرزاندن لە کەرتی گشتیدا بۆیە ڕوویان لە کەرتی تایبەت کردووە. لە ئێستادا لە کارگەی چنین و درومانی هەڵەبجە وەک دوو ڕاهێنرا و بوونەتە خاوەن پیشە و داهاتێکی تایبەت بە خۆیان. من وەکو خوێندکارێکی جامیعەکە 2 ساڵ تەخەڕوجم کردووە، هاتم بۆ کە سەرەتا بیستم ئەم کارگەیە کراوەتەوە لە هەڵەبجە، پەیوەندیم پێوە کردن و تقریباً مانگێک خولم بینی. دوای ئەوەی کە دڵنیا بووینەوە دامەزراندن نەماوە بۆمان، ئیتر هاتین لێرە ئەمانوێ لەسەر پێی خۆمان ڕاوەستین دەستکەین بە ئیشکردن ئەوە بەڵێن ئەوەشان پێیاوین کە ئیشمان پێ بکەن. خوێندم تەواو کردو بەس تاین نەبووم لەی شوێنە، ئیتر حەزم کرد وەکو هەموو ئەم ژنانی ئێرە لێرە بەشداری بکەم. هاتم بەشداری خولەکەم کرد و وەکو دەورەیە فێریان کردین بە ماوەی مانگێک. ئێستا تەواوم کردو زۆر باشم دەستخۆشییان لێکم. ئەمیرەکەشم کڕیوە بە تەمامی ئینشەڵڵا لێرە هەتا فترێ تا 6 مانگ لێرە وەکو کارمەندێ لێرە ئیشیان لەگەڵاکەم و دوای ئەوە نازانم لە ماڵەوە ئیشەکەم یا لێرە. ئەم کارگەی چنین و درومانە کە ئی کەرتی تایبەتە لە هەڵەبجە بووەتە ناوەندی پێگەیاندنی هەلی کارکردن بۆ ژنان، چیتر ژنان و کچان ڕادەهێنرێن پشت بەداهاتی خۆیان ببەستن و بەڵێنی کارکردنی بەردەوامیشان لێرە پێدەدرێت. ئێمە تەنها بڕوانامە ناین، دوای تەوابوونی ئەوانەی کە فێریانەکەین لە شەرت شێوازەکانی جلوبەرجی بازار یەکسەر کاریان بۆ دۆزینەوە. ئەوە ئەمڕۆ جەنابەت بە چاوی خۆ دەیبینی ئەو سەوبی ژنەی کە لە 2 خولات پەروەردەکراون ئەمڕۆ هەر هەمووی کاری پێ ئەدرێ تا 4 مانگ بە بەردەوامی 4 مانگی تر بە بەردەوامی. ئێمە لەگەڵ 4 کۆمپانیا عەقدمان کردووە تا ئەتوانم بڵم تا 2 ساڵی تریشمان هەیە. لە کارگەی چنین و درومانی هەڵەبجە توانراوە 730 ژن و کچ وەربگیرێت. لە ئێستادا کارگەکە فراوانتر کراوە، لە توانایدا ڕۆژانە ڕاهێنان بە 120 ژن و کچ بکرێت. لەم کارگەیە بکرێنە خاوەن پیشە و ڕابێنرێن تاوەکو لە چوارچەوەی کارکردنیانە ببنە خاوەنی ئابووری سربەخۆی با خۆیان بە مەشکەرتی تایبەت بژانەوەیکی ئابووری بەهێز با ڕووی ژنان و کچانی هەڵەبجەدا بنیاد ناوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.